میوانی بەڕێز دیارە و کاناڵی ئەمڕۆ بۆ گفتوگۆ بۆ گۆڕینەوەی بیرروڕا و سەرنج و تێبینیەکان بوو بە مەبەستی ئەوەی هەر یاسایەک کە لە پەرلەمان دەرەچێت پێش دەرچوونی پرس بە کەسانی پسپۆر شارەزا لەسەر جەم بوارەکانە بکرێت. لەبەرەوەی ئێمە پانێڵانە ڕێگەخین بۆ ئەوەی ئەوانەی تێبینی و سەرنجیان هەیە تێبینی و سەرنجەکانیان چ بە نووسین بێت چ بە پرۆژە بێت بخەنە بەردەمی لیژنەکانی پەرلەمان وەکۆی کە ئەو لیژنەیە کە باس لەو یاسایە ئەکات ئێمە ئەمڕۆ مەبەستمان ئەو یاسایە نەبووە، ئێمە مەبەستمان یاسایەکە، واتە یاسایەک کە بتوانێت فراوانی پانتایی فراوانی ئازادی بۆ خەڵک فراوانترکات، بۆ ڕۆژنامەنووسان، بۆ ئەدیبان، بۆ هونەرمەندان، بۆ بیرروڕای ئازاد بە ئازادی ئاینیشەوە. لەبەرەوە ئێمە لە کۆمەڵگەیەکین، ئەم کۆمەڵگەی ئێمە پێویستی زیاتر بە هۆشیاری کۆمەڵایەتی هەیە، هۆشیاری سیاسی هەیە، هۆشیاری پەروەردەیی هەیە کە هەمومان بتوانین دەور و کاریگەری خۆیان ببینن لە خزمەتی کۆمەڵگەکەمانە، لە خزمەتی میلەتەکەمانە، لە دۆز و پرسی ئەم نەتەوەیەدا. لەبەرەوە ئێمە هەمیشە کە باس لەواکەین ئەمڕۆ ناکرێت لە سۆشیال میدیا پەلاماری هەندێک کەس ئەدرێت یان هێرشی ناڕەوای بێبنەما بێ یاسا ئەکرێتە سەر ئەمڕۆ کەوە زیان بە کۆمەڵگەکەمان بە پەیوەندی کۆمەڵایەتەکان، پەیوەندی سیاسیەکان، پەیوەندی ڕۆشنبیرەکان ئەگەێنێت. لەبەرەوە مێدەواری نێمە ئەم هەنگاوانەمان بۆ خزمەتی میلەتەکەمانە، بۆ خزمەتی خەڵکە، بۆ زیاتر چەسپاندنی پایە و پێگەکانی دیموکراسیە بەرەو حکومڕانیەکی تەندروست بۆ کۆمەڵگەکەمان، بۆ چەسپاندن و خزمەتکردنی کۆمەڵگەکەمانە بۆ ژیانێکی شایستە، بۆ ژێوێکی باشتر بۆ کۆمەڵگەی کوردەواریمان. لەبەرەوە ئەو یاسانە کە دەرەچێت بێ هەمیشە لە خزمەتی خەڵکە بێت. دیارە یاساکە دەرەچێت یان یاسایەک، وتارێک، نووسینێک تێبینی و سەرنجێگە درێت چەندێک گرنگ بێت، جێبەجێکردنی ئەو یاسایە یان ئەو وتارانە گرنگترە بۆ کۆمەڵگەکەمان. لەبەرەوە مێدەوارین ئەو یاسانی لە پەرلەمانی کوردستانەوە دەرەچێت پرس بە کەسانی پسپۆر و شارەزار لەسەر جەم بوارەکانە، بواری یاسایی، بواری کۆمەڵایەتی، بواری ڕۆشنبیری، بواری ئەدەبی، بواری هونەری، بواری ئاینی، لە هەموو بوارەکانە بکرێ بۆی کە یاسایەک بێ لە خزمەتی میلەتەکەمان و لە خزمەتی کۆمەڵگەکەمان بێ. و زۆر دیارم لە ناسکرد لەسەر سەرۆکی ئەنجومەنی باڵای بەژەوەندی سیاسیەکان کۆسەر ڕەسوڵ بەڕێستانەدا من لەوێ ئایا ڕاستکردنەوەی ژارخواردنی بەڕێزیان ڕاستە یا هەموو بابەتێک لەو بابەتانە پێویست بەوە ئەکات کە لەلایەن لیژنەیەکی طبی ناسرا و یان خەستەخانەیەکی ناسراوەوە ڕاست بکرێتەوە و ئیجراعاتی یاساییتە. پێشاو لە ڕوودا و کێشە ناخۆیەکانێکی پشتوانی کوردستان کە ئێستا گەیشتووەتە کۆمەڵێک بڕیاری نوێ ئێوە کۆمەندامان ئەنجومەنی باڵای بەژەوەندی سیاسیەتی پێتان چۆنە پێتان باشە کێشانە چۆنێک لای بکرێتەوە ئێوە کۆبوونەوەیەکتان کردووە بۆ لەسەر پرسی ناوخۆیی کۆبوونەوەمان کردەوە کۆبوونەوەی تریشەکەین ئەو پرسانە پرسی ناوخۆی یەکێتی واتە پەیوەندی بەناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیەوە و ئێمەش هەمومان لە هەوڵیەوە داین کە لە ناو خۆی خۆمانە چارەسەری ئەو کێشە و جوروگفتانە باز مەڵاتێن لە دوای گەڕانەوەی بەڕێز مەلا بەختیار بۆ بەرهەمی کوردستان ئەنجومەنی باڵای سیاسی و یەکێتی نیشتیمانی کۆ بێتەوە وادێ ئەم کۆبوونەوەیە دیاریکراوە و تایبەتە بێت بەچی ئەمە تا چەند ڕاستە. پرسیاری دومیشم تایبەتە داپۆستی سەرۆکۆمار ئایا لە نێوخۆ یەکێتی هیچ خانەی دیاریکراوە یاخود ئەم پرسەکەەوە ئێستا باسی لێوەکرا و یەکلایی کراوەتەوە بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کاتێک پێویست بێ ئێمە بە ئامادەبوونی هەواڵەکانمان کۆبینەوە بۆ زیاتر بەرژەوەندی یەکێتی، خزمەتی یەکێتی و ئەوەی کە بتوانین ئەو هەڵۆکەم و کوڕیانە هەیە چارەسەری بکەین. خاڵی دووەمیشی بۆ ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدەیە تاکو ئێستا باس لە کاندید نەکراوە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان مافی خۆمانە بە پێی ئەو ڕێکەوتنە سیاسیانەی کە پێشتر کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵ و کاریگەری خۆی لە دیاریکردنی سەرۆکۆمارە هەبێت. ئەمە سەردەش عوسمانم لە کەناڵی ئاسمانی کەرکووک لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری کردووە بۆ ئەوەی کە سەردانی لایەنە سیاسیەکانێکا بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد بە تایبەتی لە بەغداد بەڵام ئەبینرێکە
حزبێکی دیاریکرا و وەفدی جیا دەمێرێ بۆ بەغداد ئێوە قسەتان لەسەرەوە چییە؟ ئێمە پێشتریش قسەمان لەسەر کرد پێش هەڵبژاردنەکانی عێراق قسەمان لەسەرەوە کرد کە گەلی کوردستان پێویست بوو بە تایبەتی لە کەرکووک و شوێنە جێناکۆچەکان کوردیە بلیستی هەبێت لەبەرەوە ئێستاش کە یەکێتی نیشتیمانی سەردانی لایەنەکانەکات بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد ئێمە ومێدەوارین ئەو سەردانانە سەردانی پارتی دیموکراتی کوردستان وەک پارتیش پێشتر سەردانی کردووە بۆ یەخستنەوەی ناوماڵی کورد ئەوە هەنگاوێکی گرنگە هەنگاوێکە لەو هەنگاوانەی کە خزمەتی میلەتەکەمان خزمەتی دۆزی کورد و پرسی کورد لە عێراقاکان لەبەرەوە بە تاگلایەنانە من پێم وایە کارێکی باش نییە و زیان بە دۆزی کورد لە عێراقا ئەگەێنێ هەر لایەنێک بیکات حاکم من انشاءالله لە ناردیەوە وەک ئەندامێکی تۆنی بەڵای سیاسی بەژوندەکانێکی کوردستان چیە لەسەر کورسی ڕۆژانەوەی هاوسەرۆکە ئەو درێن هەوڵێک هەیە بۆ هێنانەوەی و کادرانەی پێم وتیدەوە ئەو پرسی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە پرسە ناوخۆیەکانی خۆی لە ناو خۆیان چارەسەر بکا و ئومێدەوارین لە داهاتوویشکا هەوڵ بدەین چارەسەر ئەوە پەیوەندی بە ژیانی حیزبەتی و کاری ناوخۆی حیزبەکەمان ئەوەی کە تێبینیە ئێمڕۆ شارەزانی ئایتی کەم ئەبینێ بە نەرانی پەرلەمان لە کاتێکەوە باز لە جێکردنەوەی یاسایەک لەوەزدەمی یاساکانی پەرلەمانی کوردستان یەکەمیان ئێمە ئاگاداری پەرلەمانیشمان کردبوو ئامادە بن دیارە ئەمڕۆ ئەوان نوێنەریان کە نوێریان لێرە بێ نەیانتوانی بوو لەبەرەوەی ئەمڕۆ کۆبوونەوە و کاری تایبەتیان سەبارەت بە حکوومەتی نوێی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەڵبژاردنەکان ڕێککەوتن لەگەڵ حوسنی گۆڕاندا ئێستا هیچ هەوڵ و گفتوگۆیەکی هەیە لەگەڵ لایەنەکانی دیکە بەتابەت چی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بۆی کە هاوپەیمانێتیەک دروست بێت بۆ پێشبڕکێ خۆت ئیشارەت پێدا پێشتر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانیمان هەبووە ئێستاکەش کە لەگەڵ لایەنەکانیکە ئێمە پێمان وایە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە بۆ پرس و مەسەلە نەتەوەیەکانمان بۆ پرسە دەستوریەکان لە بەغا هەمومان پێکەوە بین گرنگە پێویستە و بە ئەرکێکی گرنگ و پێویست چێژدانە ئێوە شەرشاد و سەربەرز و سەرکەوتوو